دەستپێک نرخی شمەک و کاڵە لە ئێستادا لە بازارەکاندا چۆن دەبینن؟ پامنێرانمان بەر لە ئێستا ئاماژەیان بەوەدا کە بەهۆی زۆری خواست بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. ئێوە چۆن دۆخەکە دەبینن؟ زۆر سپاس بۆم هەلا. دیارە دوو هۆکاری سەرەکی هەیە کە ئەبێتە مایەی بەرزبوونی نرخی کاڵان لە ناو بازارە. یەکەم هۆکارێکە هەموو ساڵێک دووبارە بێتەوە لە مانگی ڕەمەزان، خوات زۆرە بێ و خستنە ڕوو کەمتر ئەبێ، ینی ئاوای لێیە، ینی عەرز و تەلەبە. ئەمە دیارە پارسەنگەکەی تێکەچێ، هەموو ساڵێک وایە. بۆ مۆزوعی ئەوەی کە باس لەوە بکەی ئایا گرفت هەیە لەوەی کە کاڵا کەم بێ یان نەبێ لە بازار. ئێمە بە بەڵگەوە ئەزانین پێداویستی خۆراکی لە بازار بە زیایشەوە هەیە. دیارە ئێمە چەند کەڕەتێک ڕووبەڕی بەرز بۆتەوە. من حەزم کرد ئەوەت بۆ ئاماژە بکەم کە پێشتر ئێمە ڕوبەڕووی کۆرۆنا بووینەوە، ڕوبەڕووی هەندێ هەڵوێستی سیاسی بە تایبەت لە کاتی ڕفراندۆمەکە بازاری ئێمە هیچ کێشەیەکی تیانە بوو. ئەمە قەت مانای ئەوە نییە کە ئێمە شمەک و کاڵامان کەم بێ لە بازارە. دیارە سەبەبەکەی ئەمە ئانیە، ینی کاتیە، دوای ماوەیەکی تر ئەهوە نەبێتەوە. دیارە ئێمە بەداخەوە لە هەموو وڵاتانی دنیا مناسبەیەکی ئاینی یان نیشتمانیەتە پێشەوە خەڵک بە دڵفرەوانی ئەچێ شتەکانی خۆی کڕێ بە هەڵپەنا کاتسەری بەرامبەرەکەیش بە هەمان شێوە تا ڕادەیەک ڕێژەیەک داشکاننەکە بۆی هانی خەڵک باو ئەو بۆنێ بنەسەر. ئەمە تا ڕادەیەک لای ئێمە هێشتا نەبووتە باو نەبووە. من ئێستا هەست دەکەم هەندێ سوپەرمارکت هەیە لە کاتی بۆنەکانە داشکاندنی شەکەن، بەڵام میوادارم ئەمە هەموو لایەک ئەمە بکەن. من بە دڵنیاییەوە ئەڵێم ئەگەر پێشتر بازرگانەکانمان ئەم هەلەیان بەکارهێناوە بۆ ئەوەی بازار، بەڵام من ئێستا هەستەکەم ئێمە و کوژور و بازرگانی هەستەکەین ئەم دیاردەیە ئەگەر بڵێم نەماوە، ئەگەریش نەمابێ زۆر زۆر کەم بووە. بەنسبەت ئەوەی کە دیارە میوانەکانتان باسی ئەوەیان کەن کە دۆلار بەرزبووتەوە یان لە ساعە 20 بەرزبووتەوە. ئێمە ئەوەی هەستی پێەکەین زۆربەی لە ساعە 8 هاوردەکردنی ئێمە لە ئێران و لە تورکایە. ئەم دوو وڵاتە ئێستا بەهای دراویان بە گوێرەی پار و پێرار زۆر دابەزیوە بەرامبەر بە دۆلار، نەک هەر بەرامبەر بە دراوی خۆمان. ئەمەش ئەبێ وا بکە ئەو بەرهەمانەی کە هاوردەیەکەین هەرزانتر بێ، ینی بە تەوەقعاتی ئێمە هیچ کێشەیەکی ئەوتۆ نییە بەرامبەر لەبریەوەی هەرزان بێت. ئێستا نرخی شمەک و کاڵا لەبەر بەرزبوونەوەی دۆلار، واتە ڕێژەی بەرزبوونەوەی دۆلار لە نێوان 120 بۆ 125ە لە 125، بەڵام نرخی هەندێک شمەک و کاڵا لە 150 زیاتریش بەرز بۆتەوە. ینی پرسیارەکە ئەوەیە تەنانەت هەندێک بەروبوومی خۆماڵی نرخی دووهێندە بەرز بۆتەوە. بۆ نمونە لە ئەو دوو هەفتە زیاترە بێت نرخی مریشک لەسەر و 3500 دینار 3750 دینارەوە بۆ کیلۆیەک مامەڵی پێوە ئەکرێ و نرخەکەی بەم شێوەی ئێستاش ماوەتەوە. ینی پرسیارەکە ئەوەیە بۆ خەڵک. بە تایبەت مریشک حاڵەتێکی ترە. مریشک هەر ئێستاوا نەبووە، پێشتریش هەروە بووە. ئەم بەرزبوونەوە و دابەزین چەند هۆیەکی هەیە. یەکەم ئێستا فعلەن مریشک زۆربەی ئەو کەرستانەی کە بەکارهێنرێ بۆ بەخێوکردنی مریشک لە هۆڵە پەلەوەریەکان زیاتر لە دەرەوەیەت، ڤاکسینە، دەرمانە، علەفە، لە ساعە هەفتای پێداویستی هۆڵی بەخێوکردنی پەلەوەر لە ساعە هەفتای علەفە کە ئێستا 50 دلار تا 60 دلار چۆتە سەری، هەروەها جوجگە گران بووە. ئەمانە ئەوانەی کە ئیسیرا دەکرێت لە دەرەوە زۆربەی زۆری گران بووە لەسەر ئەوە بەشێکە لەوە. بەشێکی تر نەخۆشی بڵاوە بێتەوە، زۆر جار لە قاعەیەک نەخۆشیە، ینی زۆری لە مریشکەکەی لە ساعە 70 مریشکەکەی تیا ئەچێ. ئەمەوە ئەکا دوای ئەوە ینی هەندێک جاریش عەرز زۆر ئەبێ لە پڕێکە دائەبەزێ، زۆر دائەبەزێ کە زۆر دابەزی زۆر لە قاعەکان زەرەرەکەن. بۆ جاری دوای ئەوە زۆری لە قاعەکان مریشک داخڵ ناکەن، جوجگە داخڵ ناکەن و ئەکا فترەیەک دیسانەوە گران بێتەوە.
بەڵام ئێستەیش هۆیەک ڕەمەزان تا ڕادەیەک ڕەمەزانش تەسیری هەیە لەسەرەوە خەڵک پێشوەخت هەندێک مریشکە کرێ بۆ ئەوەی بتوانانی خۆراک بە عام لە زمانی ئەوانەیش مریشکە. ژووری بازرگانی هیچ ڕۆڵی هەیە لە چاودێریکردنی ئەم نرخانەیە کە بە جۆرێک بن لە ئاست عەرز و تەڵەبا بنواتە، ینی با ئەگەر لە دەریشەوە قەدەغە بکرێ یەکەم بێتەنەوە مادەم لە ناوخۆ پێویستی پڕەکرێتەوە، بەڵام چاودێریەوە بکرێ نرخەکە لە ئاستێکدا بمێنێتەوە جێگیر بێ. من حەزەکەم ئەمە بخەم بەرچاو ئێمە لە ینی بە درێژایی ساڵەکە کا 12 مانگە ئەمانەی کە لەم بوارە ئیشەکان زۆربەیان زەرمەندن. حەزەکەم ئەوەتان پێ بڵێم کولفەی هەر کیلۆیەک تا پێش گرانبوونی دۆلار هەنێک بووە 2000 دینار بووە، ئێستا بۆ نزیک بۆتەوە لە 2500. یعنی کەواتە ئەوانەی کە ئێستا بە سێشی ئەفرۆشن لەوانەیە ئەو پەڕی 500 ئێستا قازانچکان، بەڵام پێشتر ئەمەم باسی قاعەکانەکەم باسی ناو بازار ناکەم، دیارە ئەوانەی شتێکی تریە خەنە سەر ئەمانە وای کردووە، ینی کابرا کە تێچوونی زۆربێ مەجبورە بە کەمی گرانتر، بەڵام مانگەکانی تر کە باسی ئەوەم کرد 11 مانگەوانە بە زەرێر فرۆشتوێنێت تا ئێستا. ینی کیلۆیەک 2000 تێچووە پێشتر پێش بەرزبوونی دۆلار 2000 تێچووە بە 1400 600 فرۆشتیانە، ینی بە بەردەوامی زەرێریان کردووە. ئێستەیش ئەگەر قازانجێکی کەمیان کردبێ ئەمە فترەیەکی کەمە و عادەتەن لە مانگی ڕەمەزان هەر داخوازی لەسەر هەموو نەوعە کاڵایەکی خۆراکی ئەکرێ مریشکیش زمنی ئەو کاڵایەنێ. باشە، سەبارەت بە کوالیتی ئەم خۆراکانەی کە هاوردە دەکرێن و دەهێنرێنە ناو هەرێمی کوردستانەوە، هەندێک جار باز لە خواردنی ماوە بەسەرچووە کرێت. لێرە و لەوێ دەبینین لە بازگەکان لە هەندێک شوێن دەست دەگیرێت بەسەر خواردنی ماوە بەسەرچوودا. کێ چاودێری ئەمە ئاکات؟ بۆچی بەردەوام ئێمە کێشە و گرفتی کوالیتی و خواردنانەمان هەیە کە دێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە؟ ئەمە هاتنی خۆراک یانی گرفتی نەبەستە ئێمە، یانی ماوەیەک پێش ئێستا لیمۆی تورکی چوبوو بۆ ئوسترالیا، لەوێ لە ئوسترالیا کەشف بوو کە بۆ ئیسپانیا، لە ئیسپانیا کەشف بوو کە ئەمە بەکڵک ناردیانەوە بۆ بە هەمان شێوە ئەنیان فراولەیان ناردبوو بۆ کۆیت، نسبەی ئەنی زۆر بوو، نتراتی زۆر بوو، کۆیت وەری نەکرد. ئێمەش باشە، ئەمە وڵاتانی دەرەوەی لە هەرێمی کوردستان تاسە هیچ بارێک گەڕێنراوەتەوە لەسەرەوەی کە کوالیتی خراپە، جا بەروبوومی کشت و کاڵوو بێ، بەروبوومی معلبات و ئامادەکراو بوو بێ. لای خۆمانش بە هەمان شێوە، ینی ساڵ نییە بە سەدان تەن لەسەر بەرزەکان هەن نەکرێ، یعنی ڕەفز نەکرێ و ئەگەڕێتەوە بۆ وڵاتان. یعنی ئێمە ئاگامان لێیە زۆر لەو حاڵەتانەیە، جگەلەوەی کە باسی بەسەرچووەکەی ئێمە چەندین لجنەی قایمقامیەتمان هەیە ئەگەڕێ بەسەر هەموو دوکان و ئەوانەی مەخزەنیان هەیە، ئەوانەی جناب داماژت پێدا دەڵێیت کە بۆ نمونە بابەتی لیمۆی تورکی کە باز لەوە کرا بۆ تەندروستی خراپە و زیانی تەندروستی هەیە، ئیسپانیا بۆی دەرکەوتووە کە ئەم لیمۆیە کوالیتی باش نیە و گەڕاندوێتی و ئێوەش لەوێەوە توانیوتانەوە بزانن کە ئەم لیمۆی تورکیە یاخود فەراولایە شلیگە هەر بابەتێکی دیکەی خراپە. بۆچی دەبێت ئێوە ئەو کۆنتترۆلە نەکەن؟ بۆ دەبێت لە وڵاتانی دیکەوە وەری بگرن؟ ئێمە بەس ئەومان نەکردووە کە چاوەڕێ ئەوان بکەین، ئەوان پێمان بڵێن ئەمە خراپەیان خراپ نییە. ئێمەش لای خۆمان تا ڕادەیەک من ناڵێم لە 100 ینی ئێمە سێ جۆر هەنەیە تاقیکردنەوە هەیە، تاقیکردنەوەی بایۆلۆجی هەیە، کیمیاوی هەیە و فیزیایی. ئێمە بەداخەوە ئەوەی زیاتر کە ئێستا ئەکرێ فیزیاویەکەیە کە ئەبواە تا ڕادەیەکیش مایکرۆبایۆلۆجیەکە ئەکرێ، بەڵام کیمیاوەکە ناکرێت تا ئێستا نەکراوە. داوەشمان کردووە لە شوێنە بەرپرسەکان، لە وزارەتیش داوامان کردووە کە تاقیکە دابێت بۆ بە تایبەت بۆ سەوزە و میوە کە لە دەرەوەیە بۆ ئەوەی نسبەی ڕێژەی مادەی ژەهراوی لە ناو ئەو خۆراکانە بۆ دەستنیشان بکەین نەکاری دەرەوە بگرە هینا و خۆمانیش بتوانین کۆنتترۆڵی ئەوە بکەین. بەڵێ سوپاس بۆ وەسفی خەلیل ڕاوێژکاری ژووری بازرگانی ئیسلام.